دەبارەت بە توشبوانی کۆرۆنا لە هەڵەبجە لە ئێستا ڕۆژانە پشکنی نوێ ئەنجام بدرێت و حاڵەتی نوێ تۆمار ئەکرێن بەڵام بەراورد بە ماوەکانی پێشوو ژمارەی توشبوون کەمتر بۆتەوە و سەختی حاڵەتەکان کەمتر بۆتەوە لە ئێستا لە نەخۆشخانەی وەفا تەنها 8 نەخۆش داخل بوو و یەک کەس لە بەشی چاودێری چرا لەژێر ئامێری هەناسەدانی دەست کرد واتە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا کۆتایی نەهاتووە بەڵکو پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بۆی دووبارە هەڵکشان ڕوونەدات هەڵبەتە لە ڕابردوودا لەبەر ئەوەی کە ژمارە و کەسانی کە لە نەخۆشخانەی وەفا داخل بوون زۆر بوون و قاوشەکەیان پڕ بوو لە ماوەی 3 مانگی ڕابردوودا قاوشێکی کۆرۆنامان دروست کرد لە نەخۆشخانەی چارەسەری بەرکەوتووین چەکی کیمیایی کە لە ماوەی ئەو 3 مانگەدا 400 نەخۆش داخل بوون و سەرجەمیان چارەسەریان وەرگرت و 4 حاڵەتی گیان لەدەستان هەبوو خۆشبەختانە ئەم نەخۆشخانەیەمان داخست لەبەر ئەوەی کە هیچ نەخۆشێکی تێدا نەما و سەرجەم نەخۆشەکان تەنها لە نەخۆشخانەی وەفا داخل کراون لە ماوەی ڕابردوودا ڕۆژانە بەداخەوە حاڵەتی گیان لەدەستدان تۆمار ئەکرا بەڵام لە ئێستا بەهۆی ئەوەی کە ئامارەکان دابەزیوە ژمارەی گیان لەدەستدانیش کەمتر بۆتەوە لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا تەنها 2 حاڵەتی گیان لەدەستدان هەبووە.